ساڵی 1997 بوو کە هێشتا تەلەڤیزیۆن بە فۆرماتی کۆنکاری دەکرد و بۆ یەکەم جار لە یاری شەترەنج کۆمپیوتەر لە مرۆڤی بردەوە. ئەندازیارانی تاقیگەی ناسا بۆ فڕۆکەی پاڵپیۆنەر لە کالیفۆرنیا دواترین تاقیکردنەوەکانیان لەسەر کەشتیەکی ئاسمانی دەکرد بە هاوکاری لەگەڵ ئاژانسی وەڵای ئاسمانی ئەوروپا ئیسا دروستکرا بوو تا بەرەو گەشتیەکی ملیارەها کیلۆمەتر دوور ڕەوانە بکرێت. کەشتێکە بە ناوی دوو کەشتێوانی سەدەی 17مینەوە ناونرا، جیۆڤانی کاسینی و کریستیان هایجین. لە دوو بەش پێک هاتبوو، یەکێکیان وادانرا گەشتێک بۆ هەسارەی کەیوان بکات، ئەویتریان لەسەر ڕووی مانگی هەرە گەورەی هەسارەی کەیوان دابەزێت کە ناسراوە بە تەیتان. لەو گەشتەی کە 7 ساڵ بەردەوام بوو، گەشتێکە چەندەها وێنەی ڕەنگاوڕەنگ و سەرنجڕاکێشی هەسارەی کەیوان بۆ ڕەوانە کردوینەتەوە. لە مانگی 7 ساڵی 2014 گەشتێکە چووە خولگەی هەسارەی کەیوانەوە و لە مانگی 12دا بەشی دووهەمی لە کەشتێ دایکەکە جیابەوە لەسەر مانگی تێتان دابەزی. باوەڕ ناکەم پێویستە زانابیت لەم بوارەدا تا بزانیت شەوی ڕابردوو چمانایەکی هەبوو بۆمان. لە ڕاستیدا بەدەرە لە باسکردن و دڵخۆشیەکی لە ڕاددە بەدەر بوو. کاسینی بەردەوام بوو لە گەشتەکەی لە خولگەی هەسارەی کەیوان کە زۆر وێنەی گرنگی لەبارەی مانگەکانی هەروەها بازنەکانی بۆ ڕەوانەکردینەوە. ئێجگار سەرسوڕهێنەر بوو بۆ زانایان لەمەڕ دۆزینەوەیان بۆ گەرماوەیەکانی هەڵمی ئاو کە لە جەمسەری باشووریەوە هەڵدەقڕێ کە ئەویش ئاماژەیە بۆ بوونی ئۆقیانوسێکی ناوخۆی سوێردا. لەم دەمەی گەشتەکەی کازینی ڕۆ کۆتایی دەڕوات، زانایان بیر لە ئەنجامدانی گەشتی تر دەکەنەوە لە دوا ڕۆژدا. ئایا بەڵگەی چالاکی بایۆلۆجی هەبن ئەوەی ئاماژە بە ژیان لەسەر ئۆقیانوسەکانی بدەن؟ بەڕای من ئەوە گەورەترین پرسیارە کە موچڕکە بە ژیاندا دەهێنێ. زانایان بڕیاریان داوا کازینی لە ناوبەرن لە پێناوی ڕێگەگرتن لێ تێکەڵاوبوونی میکرۆبەکانی لەگەڵ زەوی، هەر بۆیە دەیانەوێت تێکڕای کەشتەکە تێک بشکێنن. بەڵام وا چاڕوان دەکرێت بەر لەوەی کازینی هەسارەی کەیوان بەجێبێڵێت لە نزیکەوە وێنەی زۆری هەسارەکەمان بۆ بنێرێتەوە.